بە درێژایی 11 ساڵی ڕابردوو هیچ موچەیەکی موچەخۆرانی هەرێم لە کاتی خۆیدا دابەش نەکراوە. ئێستا بەرپرسانی حکومەتی ماوە بە سەرچوو بە خودی سەرۆکەکەشیەوە هیچ زانیاریەکان لەبارەی کات و وادەی ناردنی موچە لەلایەن بەغدادەوە نییە. هەموو مانگێکی شمێشکی موچەخۆران بە زانیاری ناڕاست و قسەی بێمانا پڕ دەکەن. لەسەر بابەتی موچە هیچمان پێ ناڵێ موچە مانگی پێشوەرگیرەوە مانگەش بەتەمای خۆ. ئەوەی بەرپرسانی هەرێم و پەرلەمانتارانی دەسەڵات لە بەغداد لە میدیاکانەوە باسی دەکەن و کۆمەڵێک دەستەواژەی نامەنتیقی و ناکۆک لەگەڵ ئەتەکێتی حکومڕانی بەکاردەهێنن دەرخەری نەزانی و بێئاگایی و بێدەسەڵاتی حکومەتی ماوە بەسەرچووی هەرێمە لە ئاست عێراقدا کە بە خودی وەزیری داراییشەوە نازانێت کەی تەمیلی موچە دەنێردرێت و کەی لە هەرێم دەتوانن دابەشی بکەن. بگەینە دەرەنجامێک کە بۆ ساڵی 2025 بەبێ گرفت موچەخۆرانی هەرێم سەرف کرێ. ئەوەتا بەرپرسێکی دیکەی حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم بە ناوی عەبدولحەکیم خەسرە و سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی و بەداداچوون وەک فاڵگرتنەوە و دوور لە زانیاری دەڵێت لەو بڕوایەدام لە پێش جەژنی قوربان تەمیل بنێردرێت و موچە خەرج بکرێت. ئاشکرایە ئەم قسانەی ئەو بەرپرسە هیچی ناچێتە چوارچێوەی زانیاریەوە، موچەخۆرانیش لە دووڕیانێکی بێوەڵام خۆیان دەبیننەوە. هەر لە چوارچێوەی ئەو قسانەدا شێروان دووبەردانی ئەندامی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق دەڵێت زانیاریمان هەیە پێش جەژن موچە دەدرێت. ئەمە بەبێ ئەوەی کات و وادەی ناردن و دابەشکردنی موچە لەلایەن ئەو پەرلەمانتارەوە بخرێتە ڕوو. ئەوەشی وتوێتی زیاتر ئاوات و خۆزگەیە نەوەک زانیاری. هەروەها سەمیر هەورامی وتەبێژی جێگیری سەرۆکی حکومەتی ماوە بەسەرچوو دوور لە ئەدەبیاتی حکومڕانی موچەخۆران دەخاتە بەردەم چاوەڕوانی و دەڵێت چاوەڕوانین پێش جەژن بەغدا موچە بنێرێت. هەروەها دکتۆر ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیرانی هەرێم دەڵێت هیواداری نەو موچانەی ماون تاوەکو سەری ساڵ بەبێ کێشە بدرێت. ئەمەش وەک هەمان قسەی بەرپرسانی دیکە هیچ شتێکی بۆ موچەخۆران لێ سەوز نابێت. هاوکات سیپان شێروانی ئەندام پەرلەمانی پارتی لە بەغداد دوور لە ئەدایکاری پەرلەمانتاری و بە ئەو پەڕی بڕوایەوە دوعا لە وەزیری دارایی عێراق دەکات و دەڵێت گەردنی تەیف سامی ئازاد ناکەم. ئەو پەرلەمانتارە نازانێت خودی حیزبەکەی و ئەو دەسەڵاتەی کاری بۆ دەکات لە بری ناردنی 70 ملیار دیناری مانگانە بۆ بەغداد کە لەسەری ڕێکەوتون تەنیا 50 ملیار دینار دەنێرێت کە ئەمە شۆکاری بەردەوامە بۆ کێشەکان و دواکەوتنی ناردنی تەمیلی موچە. بەکارهێنانی دەستەواژەی پێم وایە و پێدەچێت و لەوانەیە و ئاوەتەخوازین بەم زوانە و بە تەمای خواین جگە لە گاڵتەجاری بە خودی خۆیان هاوکات بەرەنجامی گەندەڵی و پابەند نەبوون بە یاسای بودجەوە و ڕادەستنەکردنی دەهاتی ناوخۆیە بە بەغداد لە کاتێکدا خۆیان لەگەڵ بەغداد لەسەر ئەم شتانە ڕێککەوتون. ئەم قسانەی بەرپرسان و پەرلەمانتارانی دەسەڵات لە بەغداد لەبارەی موچەوە دەیکەن و هەموو مانگێک موچەخۆرانی پێ سەرقاڵ دەکەن خۆی لە فاڵگرتنەوەدا دەبینێتەوە و ناچێتە چوارچێوەی زانیاری دروست و هونەری ئیدارەدانی وڵات. هاوکات ئاماژەی بێدەسەڵاتی و بێتواناییشە لە بەرامبەر حکومەتی عێراق.